بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی ئازیز و بە حورمەت لە هەر شوێنێک هەن گوێتان لە ئێمەیە، ئێمە ئەبینن. سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشەویستانم، لە بەرنامەی ئەم شەوماندا لە خزمەتتانە بابەتێکی زۆر گرنگ باسەکەین و ئەیوروژێنین. بە پێی ئەوەی کە وا لە کۆتایی مانگی ڕەمەزانداین، وردە وردە ڕەمەزان بەرەو کۆتایی ئەچێ و ئێستا ڕەمەزان دوو ڕۆژێکی ماوە. ئایا ئێمە 27 ڕۆژە یان 28 ڕۆژە کە بە ڕۆژووین لەم مودەی ئەم مانگەدا کە بە ڕۆژووبووینە خۆمان برسی کردووە، خۆمان تین و کردووە، ئایا ڕۆژۆکەمان قبول بووە یان قبول نەبووە؟ چونکە کەس نازانێ ئایا خوای گەورە لێ قبول کردووە یان لێ قبول نەکردووە. بۆیە بێ بزانین نیشانەی قبولبوونی ڕۆژوو چییە؟ یعنی ئینسانێک کە بزانێ ئایا ڕۆژۆکەی قبول بووە، خوا لێی وەرگردووە، نیشانەکانی چییە؟ چۆن بزانێت؟ طبعا زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ کۆمەڵی خاڵبەندیان کردووە بۆ ئەوەی تۆی موسڵمان بزانی ئایا خوای تەعالا ڕۆژۆکەی لێ قبول کردووی یان نا. گرنگترینیان ئەوەیە کە ئینسان لە دوای مانگی ڕەمەزان ئیستیقامەی هەبێ لەسەر عیبادەت و خواناسی. چۆن ئینسانێک ئەچێتە دەورەیەکی عەسکەریەوە، ئەگەر لە پێش کردنی دەورەکە یان لە پێش خوێندنی دەورەی خوێندەواری نەیزانی بێ بخوێنێ، نەیزانی بێ کارێک بکات، دوای دەورەکەش هەر نەزانێ کارەکە ئەنجام بداتەوە، کەواتە ئیستیفادەی لەو دەورە نەکردووە، لەو مانگەی کە لە دەورەدا بۆ ئیسفادەی نەکردووە. ئەگەر پارەی دابێ هەر پارەکەی بەزایە چووە، ئەگەر برسی بوو بێ هەر برسێتەکەی بۆ ماوەتەوە. بۆیە بەردەوامبوون و ئیستیقامەبوون کاتێک کە مرۆڤ ئیستیقامەی هەبوو لەسەر خواناسی، لە دوای ڕەمەزانیش ئەوە دڵی خۆش بێ کە عیبادەتەکانی خوای پەروەردگار وەریگردووە. مانگی ڕەمەزان لەگەڵ مانگی شەوالە کە لە دوای مانگی ڕەمەزان، لە دوای مانگی ڕەمەزان بە مانگە عەرەبیەکان مانگی شەوال دێ، ڕۆژەکان وەکو یەکوان، تەنها ناوێ گۆڕێ ئەم ڕەمەزانە و شەوالە، ئەم مانگی پێنجە و مانگی شەشە. ئیدی عیبادەت ناگۆڕدرێ، بەندایەتی ناگۆڕدرێ. ناکرێ ئینسانێک لە مانگی ڕەمەزاندا خوای پەرستووە لە دوای مانگی ڕەمەزان واز لە دینداری و خواناسی بێنێ. هەر کاتێک ئینسان لە یەکەم ڕۆژی جەژندا چۆ سەر هەمان تاوانی پێش ڕەمەزان، وەڵڵا خوا پەنامان باوە ئەو ڕۆژ و عیبادەتەی کە لە مانگی ڕەمەزانە کردوێتی ئیستیفادەی لێ نەکردووە. ئەو تەقوایی کە خوا ڕۆژی ڕەمەزانی بەوەیەوە فەرز کردووە ئیستیفادەی لێ نەکردووە، کە لەعەلەکم تەتەقوونە. بۆیە ئینسانی وا هەیە هەر لە شەوی جەژندا ئیدی تاوانەکان و گوناهەکان و کۆمەڵەشت بەردەوام کە لەسەری بۆ پێشتر دەستی پێکاتەوە. واز لە نوێژکردن ئێنەیە، مانگێکە نوێژی کردووە، مانگێکە بە ڕۆژوو بووە، مانگێکە ئەزانێ قبیلە ڕووی لەکوێوەیە، بەڵام ئێستا وازی لە هەموویە ناو ئیستیقامەی نەبووە. خوای تەعالا ڕۆ کاتە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ فاستقم كما أمرت، بەردەوام بە لەسەر دینداری خواناسی وەکو فەرمانت پێکراوە. واتە چۆن فەرمانمان پێت کردووە ئەی موحەممەد، ئەی شوێن کەوتوانی موحەممەد، خوای تەعالا چۆن فەرمانی پێکردوون ئاوا بەردەوام بن لەسەر دینداری، نەک بەو شێوەی خۆتان بتانەوێت. فاستقم كما أمرت، چۆن فەرمانت پێکراوە ئاوە، نەک بە ئارەزووی دڵ و هەوا و نفسی خۆت. بۆیە بەڕاستی ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان کەین، بابەتی ئیستیقامە و بەردەوام بوون لەسەر دینداری بابەتێکی زۆر گرنگە.
إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. تاكوت هاي آياتك أو كسانك استقامان بردوام لسر دينداري وخواناسي لكاتي سر مرقدا خوي تعالى فرشتان يريبو لايان كبيان الله ألا تخافوا ولا تحزنوا. نا بترسن لقبر قيامات نخفتش بخونا معلو من دالتان خفتي ناوي چونك ايوه الاستقامة بونا ايوه بردوام بونا لسر دينداري وخواناسي خفتي أنا لسر نية لا نار راحتي مردن ناترسن. سفياني كري عبد الله رضا ورحمتي خوالي بها وليك برزي بيغمبرة هذا خزمتي بيغمبري خواه فرمي قل لي في الإسلام قولا لا أسأل بعدك أحد. أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم شتيكم بيبرا الإسلام دا لدواي تو برسيار لكسي ترنكم. بيغمبري خواه صلى الله عليه وسلم شي بيفرمو فرموي فاستقيم استقامت بيت بردوان بلا سر دينداري خواناسي آخر ناكري برايان وخشكان إنسان لما نجي رمضان أخوا بناسي بلام دواي رمضان واز لخواناسي بينت لما نجي رمضان بالرجو بوا لما نجي رمضان آقاي لدينداري خواناسي بو دواي رمضان واز ليني وشدو سر عرق خواردنا كيو بيديني كيو نوجنا كردنا كيو قمارو أو كارنا ما كاريكي خرابة أو خشكي كلمان جر رمضان دا حجابي بوشوا كاكارو خوايا داوي لك دو رمضان حجابك اسلك حجابك لمان جر رمضان او دل خوشيك ايمان لناختايا او جنجي لمان جر رمضان قراوته دل خوشيك لناخياتي ايمان بالا دواي رمضان يجبر دوام بلا سدين داري خواناسي اما نشاني قبل بوني او نيجو طاعة الرجوع كلمان جر رمضان كردوتا او ايش كلا نشانه كاني بوي براستي إمام ابن تيمية رضا ورحمتي خواهي ليبيا إمام ابن قيم قطابي نقلي كردوا فرمويتي استقامة بون لسر دينداري بردوان بون لسر دينداري أعظم الكرامة الاستقامة قولترين ريسك بإنسان وبخش لها استقامة بردوان بون لسر دينداري خواناسي يعني بردوان بي لسر نيوش كردن بردوان بي لسر وشاكانيكا لما نجي رمضان كردوتا بردوان بي لسر نوجي جماعات بردوان بي لسر ويكا وازد لهندي تاوان هناوا لقمار هناوا لعرق خواردن هناوا لدوين رمضان يجبه مانشي وبردوان بي لسري اما نشاني قبول بوني روجي مانجي رمضان برزان بوي براستي منو تو ابي او بزانين كا يكشكل نشانه كان قبول بوني روجو كمان استقاموا بردوان بونا وهروها خوش ويستني عبادت يشي كتير لنشانه كاني يعني كاتيك للرمضان ام انسانه عبادته خواناسي كردو لدوي رمضانيش عبادتي خوش بيت نيجي خوش بيت انجامي شي بدا وهروها نشانه كتير لنشانه كاني قبول بوني روجي ما نجر رمضان اويك او انساني لما نجر رمضان التوبه يكردو نشي دوسر او تاوانيكا بيش رمضان كردويتي هرب معناه استقامه ديت بلام زانان ورديان كردو توا يعني كاتيك بريزك توبي كردو لما نجي رمضان خشكيكي بريزه لما نجي رمضان اللي كده كردو بسري بياويكي بريزه لما نجي رمضان بوي اما انقا بيروزوا وازيلا ما يخوارد نوه يناوا وازيلا كاري خراب يناوا إيكاكا اگر بچه دوزر همان كاري بيش رمضان كواتي چي نكردوا كواتا اما نجي رمضان بس برسيبوا بوي براو خشكاني عزيزم با ايما ام دس كوتاني لما نجي رمضان دس مان كوتوا بهدري ندين بعد دس كوتكان بباريزين ايما كوملشتمان دس كوتو لما نجي رمضان بعد دستي بيو بقرين باورياي بين باهر للروجية كمي ججنوا ايما خومان ويران نكين بكين التاوان وقناهي كوكا لبيش رمضان تيكوتوين كاتيك تو بالريار الداوة كاتيك تو اتو دسر آية شيرين كاني خواي پروردگارو فرمان كاني خوا جيب جي كردوك فرميتي كتب عليكم الصيام روجودان لسر جيراوة قردوتا لدواي رمضان بخوارو خواي پروردگار دعوت ليكات كبردوان بي لسري بلكو
ئەبێ عیبادەتیشت زیاد بێت. چۆنێکێک لە دەورەیەکە علمی زیادە بێ ئەبێ تۆش عیبادەت و بەندایەتیت زیاد بێ بەڕاستی بە مانگی ڕەمەزانە. بۆیە من داواکارم لەو برا بەڕێزانەی لەو خوشکە ئازیزانەی کە لەم مانگی ڕەمەزانەدا بە تایبەتی گەڕاونەتەوە دەستیان کردو بە عیبادەت و خواناسی، ئامان وریابن لە دوای ڕەمەزان کردەوەکانتان زەربی سفر نەکەنەوە. ئامان ئاگاتان لێبێت لە دوای ڕەمەزان واز لە بەندایەتی بۆ خوانێنن. ئامان ئاگاتان لێبێ لە دوای ڕەمەزانەوە ئەم تەراویح و لەیلەت القەدر و ڕۆژ و گردن و نوێژی جەماعەت و مزگەوت لەبیر نەکەنەوە جارێکی تر. ئاگدار بن ئەم مانگی ڕەمەزانە بە فرسەتێک بێ بۆ گۆڕانکاری لە ژیانتە، نەک مانگێکە بەڕێ کردو خەڵک بە ڕۆژوو بۆ تۆش بە ڕۆژوو بێکۆ و خەڵکە بە هیچ جۆرە بیر لە دوای ڕەمەزان نەکەیتەوە. بەداخەوە خەڵکێک ئێستا بە ڕۆژوون جلی ناشەرعیان دووریەوە بۆ جەژن هەر لە ئێستاوە بە شێوازێک لە شێوازەکان خۆیان ئامادە کردووە لە ڕۆژی یەکەمی جەژنە دەستکەنە گوناهوتەوە، دەستکەنە شکاندنی فەرمانەکانی خۆی پەروەردگار جەلە جەلالوه. بۆیە بەڕاستی ئەبێ ئاگادار بین ئەو عیبادەتەی ئەو دیندارەی کە داوا کراوە لە تۆ ئەو عیبادەتەیە کە بیکەی حتا یەئتیەکە اليەقین، هەتا وەکو مردن یەخەت ئەگرێ لەسەری بەردەوامی برا بەڕێزەکەم خوشکە ئازیزەکەم. بۆیە ئامان سەد ئامان با مانگ پەرست نەبین لەم مانگەدا خوا بپەرستین دوای ڕەمەزان واز لە خوا بێنین، واز لە نوێژ بێنین برایان و خوشکانی بەڕێزم. بۆیە زۆر گرنگە ئازیزان و خۆشەویستانم بەو شێوازە دینداری بکەین کە خوا ئەیەوێت، نەک بەو شێوازەی کە خۆمان ئەمانەوێ. ئازیزان و خۆشەویستانم، بۆیە بە ئومێدی ئەوەی دوای ڕەمەزانیش عیبادەتەکان بکەین، دوای ڕەمەزانی نوێژەکان بکەین، ڕوو لە قیبلە بکەین، بڕۆینە مزگەوتەکان. توخوا دوای ڕەمەزان مزگەوتەکان بێناز نەبن، بەرماڵەکان بێناز نەبن، قورئانەکان بێناز نەبن، هەژارەکان بێناز نەبن، دەست و ئەندامەکان لە دەست نوێژگردن بێناز نەبن. کێمان لەگەڵایە؟ خوشکە بێریڤان فەرموو. ئەم کاتە باش خوشکی بەڕێزم. زەحمەتمان هەبوو. فەرموو خوشکە بەڕێزەکەم. سەرفترە ئەگەر بیدەی بە قەرزێکێک وڵی بۆت بدە هەتا دوازەژن ئەگەر پێت نەکرە بچیتەوە بۆ ئەو شۆنە ئەتوانی بیدەیان هەر بخۆ ڕاستەخۆ پارەکە بدەیت. مەبەستە سەرفیترە بە قەرز ئەوەیە کە پارەت نییە بیدەی؟ نەنا ئێستا بە یەکێک زەرور بێ لە شوێنیچکە پێی بڵێ بۆم بدە ئەگە دوای خۆت بیتەوانێ دەژن پارەکەی بدەیتەوە ئەو کەسە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر چاو. دەست خۆشحاڵ. خوشکی بەڕێزی خوشکە بێریڤان. کاک ئەحمەدمان لەگەڵایە. کاک ئەحمەد. السلام علیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا. کاک ئەحمەد گیان باش مامۆستا گیان، خوای گەورە بتپارێزە یا ڕەبی. سەلامەتی خۆ. مامۆستا دوو پرسیارم هەبوو. فەرموو لە خزمەت. مامۆستا بەنمونە قەسادێ دوو ڕێی جەماعەت بەنمونە مانگایەک سەر بڕێ یاخود مەشک فرۆشێک کە مەشکێک سەر بڕێ ئەگەر ڕوو لە قیبلە نەبێت تاوانەکەی چییە بێ؟ ئەگەر چی نەبێ؟ سزاشی بێ لای خوای گەورە. سزاشی بێ لای خوای گەورە. ئەگەر چی نەبێ؟ ڕووی لە قیبلە نەبێت. بەڵێ. هەرەو پرسیارەت دووەمیان. بەڵێ. مامۆستا قورسترین عەزاب لای خوای گەورە پیە؟ چۆن؟ قورسترین عەزاب لای خوای گەورە بۆ بەندەکانی چییە؟ قورسترین سزا. بەڵێ. سێمیان. بەڵێ. مامۆستا من دەمەوێت قورئان ختم بکەم. چۆن؟ دەمەوێت قورئان ختم بکەم. بەڵێ. مامۆستا دەمەوێت قورئان ختم بکەم. ئەگەر بیکەینە 600 لە 90 دەتوانم بیخوێنمەوە، دەتوانم بەبێ خەڵک بیخوێنمەوە، بەڵام ئەو سەپازیان بە هەڵە دەیخوێنمەوە. ئەگەر تەواوی کەم و ختمیکەم بەختم حساب دەبێت لای خوای گەورە؟ یعنی گوێی لێ بگری فەقەت؟ بەڵێ. یعنی بەس گوێی لێ بگری؟ نا دەیخوێنمەوە بەڵام کەمێکی لێ پێ ناگەم. هەندێک قورئان نەخوێنە لێی تێ ناگەی. زۆر کەمی بەشێکی زۆر کەمی ناتوانم بخوێنمەوە. قبوڵ دەوێت بەختم یاخودنا.
بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە. زۆر سپاس زۆر مەمنون. خوا لێت ڕازی بێ. بەڕێزی دەخێت. خوا بتپارێزێ. کاک جەزامان لەگەڵایە لە سلێمانی. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. باشی برام. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. ئینشاءڵڵا خوا لەمەمان ڕازی بێ. مامۆستا گیان پرسیارێکم بوو. گیان لە خزمەتیم. ئایا پیاوێک کە کچێکی خۆی ئەدا بەشوو ئەو زاوایی ئەگەر خزمی نەبێ بۆ نمونە بڵێن کەسێکی بێگانە بێ، بەڵێ ئایا بۆ ئەو کەسە جایزە عنی لەگەڵ بڵێن خەسووی یان خوشکی خێزانی تەوقە بکات؟ یعنی بە کورتی پیاوێک کە کچەکەیدا بەشوو بەڵێ ئایا برای زاواکە ئەتوانێت لەگەڵ کچەکە تەوقە بکە؟ زاواکە خۆی بڵێن ئەو کوڕێک کە ئەبێ بە زاوات ئایا ئەتوانێت لەگەڵ خەسووی یاخود لەگەڵ خوشکی خێزانەکەی تەوقە بکە؟ ئاساییە؟ ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە. زۆر سپاس خوا لێت مامۆستا. ڕازی بێ. خوا لەمەمان ڕازی بێ. الو دایکی ئەحمەد بەڵێ فەرموو. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکی سەلام خوشکە بە ڕێزەکەم. ئەخوا بێوەیبی. مامۆستا گیان من پرسیارم هەیە. فەرموو خوشکە بە ڕێزەکەم. وەڵی من نەختی ئاسنم هەیە بۆ هەر بۆ خۆم نەبوو سێرم داناوە نەبوو شتێ بۆ خۆم بەکارهێنم. بەڵێ چەندێک زەکاتی لێیەکەوێ چەندێک ئاڵتونەکە؟ وەڵڵا دایی هینێکە کێشاڵمە ئەڵێ دەفتەرێ هیچی وای کەم نییە. چەند مسقاڵە؟ چل مسقاڵە 38 مسقاڵە 40 مسقاڵە شتێکی وایە بەس بە پارە بۆ یەکەمڵامی. ئەرە پرسیارەتە بوو؟ پرسیاری دووهەمیشم دەوری 80 وەرەقەیەکەمە بێ چەندەی زەکات لێ بە؟ بەسەر چاو. چاو خۆشە بەس لەوە پێشە ساڵە ڕەقەکەوە نیە هەر تۆم کردۆتەوانەیە چێ ڕۆژانەیە مەسەلەنم داوە بەشتی داوەکی و شتۆم کردۆتەوانەیە ساڵی تر بەخوا پیاو ڕاز بووە زەکاتم لێ نەداوە بەس هەر وەستی خێرم کردو پێنجدا بێ ئەوێ ڕەمەزان بێ. ساڵی ڕابردوو چەندێ بوو؟ ئەکەوێ هەر لە بری زەکات ئەکەوێ. ساڵی ڕابردوو چەندێ بوو؟ ساڵی ڕابردووش هەر ئەوە نەبووی تر نەکەمەکانە زیاکە بیکارکەوێتەمە. ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە. ئینشاءڵڵا مامۆستا گیان. خوا لێت ڕازی بێ، خوا لێت ڕازی بێ. خوشکە سعدیە؟ بەڵێ مامۆستا گیان. فەرموو خوشکە بە ڕێزەکەم. وەڵا مامۆستا دوو پرسیارمە بوو. فەرموو خوشکم. مامۆستا من لەگەڵ هاوسەرەکەمانم دەشتە کارەکەم. بەڵێ براکەم هەیە ڕێگیری مەگا گوناحبارە بم بە قسەی براکەم بڕۆمەوە لە ماڵەکەی خۆم دانشم پیاوەکەم بەجێبێلم. ئیشی چیەکەن لە دەشت؟ خەریکی زەرعاتی باخ و زەرعات و حەیوانداری و شتەکەم بۆ ناسیایەکمان. براکە دەڵێ ویشە مەکە بۆ هات پێڵێ؟ ئەلێ مەیکە نایەلم لەگەڵ پیاوەکەت لەو دەشتە و عیشە بکەی ببیتەوە بۆ خان و ماڵەکەی خۆت. مشکەم بەرامەتم قەزارم زەرزام تاوانبارە بم ئەگەر بە قسەی براکەم کەم پیاوەکەی خۆم بەجێبێلم. بەسەر هەردوو چاوم خوشکە بە ڕێزەکەم. ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە. باشنی خوشکە گەورەکەم. بەسەر هەردوو بەس چاوم. یەک پرسیارێکتشمێ مامۆستا. مامۆستا دایم لەناو نوێژەکەم لەناو نوێژەکەیە داڵغەمە ڕوات هینەکە گوناحبارە بم یان نا؟ داڵغە دەڕوا. بەڵێ. ئینشاءڵڵا وەڵامتت دەمەوە بەسەر چاو. برای بەڕێزی زۆر سپاسەکەم بۆ پەیوەندیەکەت و خوار لەگەڵ خوا. حافیز بخوا. کاک سیروان. کاک سیروان گیان. لای خواتان لێبێ. عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا کاک سیروان. باش مامۆستا گیان. خوا بتپارێزێ. عەزەن مامۆستا بڵێن کە لە حەدیث وشتا هەیە بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئازاری جاندارێ دراوە چۆن دووبارەی کەرۆتۆزە دەنگت بەرزەوە کە کاک سیروان گیان. بڵێن لە حەدیثە هەیە بڵێن گوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم پشیلێک بە بۆنەی پشیلەیەکەوە چۆتە جەهەنەمەوە. بە بۆنەی پشیلێکەوە چی؟ چۆتە جەهەنەمەوە. ها؟ بەڵێ بەڵێ. کە ئازاری پشیلێک ئێستا بڵێن ئێستا لە ماڵەوە
مێرولێ و ئەم شتانە زۆر زۆری بەعاجی تووزی مێرولە مێشولە ئایا دەرمانی مێش و مەگەزۆمانە ئەو هەموو مێرولێ بکوژی زەرەری نییە بە چیان کوژی جان بە چیان کوژی نەم کوشتێشە ناوێرم بکوژنەوە نەک زەرەری هەبێ وەنی ئەمە مەسا وایە ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر چاو ئێجا بڵین لە حاڵەتێک ئێستا ناوێری بڵین زۆر مێرولانە بکوژین ئێستا بڵین چی لەکوین باشە ئیزی شوێن لەها گاڵێ بە مێرولەکان ئیزنیان بە با بڕوا مێرولەتان زۆرە؟ وەڵا مامۆستا زۆرمانەیە بەس ئیتر ئەوە چۆنڵێ کە ئەڵێ ئازاری جاندار هەر لە حەدیث وشتا هەیە ئەڵێ دەنی ئازاری جاندار بێت لەو سەرەوە باش نییە ئینشاءڵڵا وەڵامتە دەمە کاک سیروان بەسەر هەردوو چاوم خوای گەورە بتپارێزە کاک سیروان گیان کاک کاروانمان لەگەڵایە کاک کاروان السلام عليكم ورحمة عليكم السلام ورحمة الله وبركاته الله استاذ باش خوا بتپارێزێ خۆی سلامەتی لە خزمەتتان کاک کاروان مانجینۆ سارەم هەموو زێر کردەوە سەوتت تۆ زەبەرز کەرەوە بەخوا لە تێ ناگەم کاک کاروان گیان بوو مانجینۆ سارەم فرۆشت زێرم فرۆشت سارەم خڕ کردەوە مانگینۆ سارەت فرۆشت رمضان طبعا زێرەشم فرۆشت کاک کاروانگیان مانگینۆ سیارەت فرۆشت پرسیارەکەتەوە کە زەکاتی تایە و پارە ئێستەیان نا رمضانی ڕۆی سارم فرۆشت و زێرم فرۆشت پارەکە بە حەفتاوەرەکە ئایا دەکەوی هەنە بەسەر چاو بەسەر چاو خوارت ڕازی بێ انشاءالله دایکی لیا خوشکە بە ڕێزەکەم دایکی لیا لە هەولێر دایکی لیا ئەو خوشکە بە ڕێزەمان پەیوەندیکە بچڕا باش مامۆستا خوشکی بە ڕێزم فەرموو لە خزمەتین زعمت فەرموو دادەکەم لەسەو کەسانە بۆ قسەیان ڕقا لە بەرامبەر چۆن لێم لەسەو کەسانە بڕۆ کە قسەیان ڕقا بەرامبەر خەڵکی ئەوانە قسەیان ڕقا بەڵێ زێرمەنە ئینشاءالله بەسەر چاو خالت ڕازی بێ ئینشاءالله وەڵامی خوشکە بە ڕێزە ئەدەینەوە کاک بێستونمان لەگەڵایە لە کەرکوو کاک بێستونگیان السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوي قرار وفقتك خوي قرار لك الرازي بسم الله كنال يا غريب بانقال داخلت. خوي قرار وفقتك خوي قرار لفتاصاك بيو 8 دقائق ان شاء الله. يا اخوة محفوظ بين اخوة بتبارز يا اخوة. ما وصلنا لك يا غانم بين عليه الرزق اخوات الآية دروس بقيت ودين رمضان يا سبع امور ورمضان سبع وكوتاير آية دروس رمضان بقيتها. يعني الرمضاني بار شن روجي خواردوها؟ يعني هين كساب عند السر اللي خواردوها. هين بار؟ لا هين كساب. بهوي من دالبونه لا والله. أي. كريش دجاجك. بهوي قرشيليه بله. إن شاء الله والله أنت دم بس إن شاء الله والله أنت دمك أقبس. خالد رازي يا ربي. حافظ يا ربي. كاك عليك وتابي وندي معنا لدى بني خان كاك علي جان لخزمتين. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. صاحب ما ويا كيشي للسجن أبوم وعدكم كله بينكم وخواي جودا حمود وشموكين شمية بالرجوبهم راسي خوش بنا مزاني معناي وعدوا النزر شوانا من الوكو وعد كردن يعني لما زاني وكذا بلن نزركم وكو وعدكو كردوا ميسا وشش حوت معناتي حمود وشموكين شمية بالرجوم بلان دالم هي دالم كم هذا شويني هنيكات فنقال من لو دوشموكين شمانا بالرجوبهم كنتم أكري في ذاكي بدمو وكو فرز نبي للسلام هر وكو سنة حركي مجال اليوم
بۆ گونجێ 2 شەمان و 5 شەمان هەر بە ڕۆژوو بووم یعنی پیدەکەی بدەم و وەکو فەرز دەبێت لەسەرم ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر چاو. پرسیارە تریش نێماوە سەیاد بەڵێ لە سوجدا لە نوێژە ئەتوانی دوعا بکەی مەسەلە دوای سبحان ربی العالی وبحمده هەرچی دوعا لێ بتوانی بیکەی هەرە و دوو پرسیارە هەیە بەڵێ ئەوە سەگیان خوا جێزاتان بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر هەردوو چاوم. زۆر سپاسی ئەو برا بەڕێزانەکەین کە هەم پەیوەندیان کرد ئەو خوشکە بەڕێزانە و ئەو برا بەڕێزانەمان ئەو خوشکە ئازیزانەمان کە حەزیان کردو پەیوەندی بکەن بەڵام بۆیان وەرنەگیراوە و ئێمەش کاتەکەمان کەمە توانیمان ئەوەندە وەرگرین دەستخۆشی لە هەموو لایەکیانەکەین داوە لێبوردنیش لەو برا خوشکانەکەین کە پەیوەندیەکانمان وەرنەگردو. بەڕێزاندین سەر پرسیاری ئەو برا خوشکە ئازیزانەمان کە پرسیاریان کردووە خوشکە بێریڤان لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد ئایا سەرفترە ئینسان بێ سەرفترەکەی بدا بە کەسێک لەم بەرە جەژنانەدا ئەم کەسە دوورە لێتەوە لە شارێکی ترە مەسەرن دەستت پێی ناگا ئایا جائیزە تەلەفۆن بۆ کەسێ بکەی بڵێ کاکە ئادەی بە قەرز 50,000 سەرفترەیان ئەوەندە برنج سەرفترم بۆ بکڕە و بیگەێنە فڵان ماڵ بۆم بە قەرز یان ئایا جائیزە بە شێوازێکی تر بڵێن کەسێک لەوێ بکا بە وەکیل بڵێ کاکە تۆ وەکیلی من بە 30,000 سەرفترم لای بیدا ئەو ماڵە هەر کاتێک تۆم بینی ئەو کاتە من ئەدەمەوە. بەڕێزان وەکالەت جائیزە و هیچ ئیشکالێکی تێدا نییە گرنگ ئەوەیە لە پێش نوێژی جەژنە ئەم پارە یان خواردنە بگاتە دەستی هەژار و نەدار ئیدی ئەگەر خۆت ڕاستە و خۆ پێ ئەگەیەنی یان ناتوانانی پێ بگەیەنی کەسێک ئەەکەی بە وەکیل ئەڵەی کاکە تۆ بیگەیەنە هەردووکی هەر جائیزە هیچ ئشکالی تێدا نییە. کەسێک لە ئەوروپایە جاری وایە لەوێ فەقیر لە دەوری نییە تەلەفۆنەکاتەوە بۆ کوردستان کەسێکا بە وەکیل ئەڵێ ئەوم بۆ بدە بە سەرفترەیان بە زەکات دوای بۆ تەحویلەکەم هەر جائیزە هیچ ئشکالی تێدا نییە. خوشکە بەڕێزەکەم کاک ئەحمەد سێ پرسیاری هەبوو. کاک ئەحمەد پرسیاری یەکەم ئەڵێ ئەو قەسابانەیان ئەو مریشک فرۆشانەکە مریشکە فرۆشن بەڵام یان ئاژەڵ سەرە بڕن مریشک سەرە بڕند و لە ڕووی جەنابتان ئەگەر ڕووی ئاژەڵەکە کە سەری ئەبڕن نەیکەنە قیبلە گۆشتەکەیان حرامە بێیان حرام نابێ ئیشەکەیان جائیزە یان جائیز نییە. طبعاً بەڕێزان سەربڕینی ئاژاڵ مادام ئەوەی کە سەرێ بڕێن موسڵمانە ئەهلی دینە بە مجەڕەدی ئەوەی کە ڕووی نەکردوتە قیبلە حرام نابێ ئاگادار بن. ڕووکردنە قیبلە بۆ سەربڕینی ئاژەڵ سونەتە واجب نییە واتە ئەگەر نەیشی کا گوناهبار نابێت بەڵام بەڕاستی ئەو برا بەڕێزانەی کە ئەو کاراکەن ئەبێ ئەو سونەتە لە بەرچاو بگرن تا بۆیان نەکرێ قەدەر الئیمکان ڕووی ئەو ئاژەڵانی کە سەریە بڕن ڕویان بکەنە قیبلە چونکە پێغەمبەری خواوای فەرمووە و بسمیلایشی لێ بکەن بسمیلا بکەن ئەمجا سەری بڕن ئەگەر نا نەشیکەن هەر جایزە و گۆشتەکان حەڵاڵە. پرسیاری دووەمی ئەو برا بەڕێزەمان کە پرسیاری کرد فەرمووی قورسترین سزا لای خوای پەروەردگار چی سزایەک؟ طبعاً لە باشدا خۆشترین نیعمەت بینینی خوای پەروەردگارە جەلە جەلالوه. تونترین سزا کە خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە تاوانە بۆ منافق ئەو کەسانەی کە منافقن ئەو کەسانەی کە لە دنیادا بە ڕواڵەت خۆیان وا پیشانەدەن مسلمانن بەڵام لە ژێر و مسلمان نین ئەمانە کە منافقی عەقەدیان تێدایە خوای پەروەردگار تونترین سزای بۆ باس کردوون. إن المنافقين في الدرك الأسفل من النار لە خوارەوەی ئاگری دۆزەخدان کە مادام خوای پەروەردگار باسی خوارەوەی ئاگری دۆزەخەکە ئەوە عەزابێکی قورسە خوای گەورە پەنامان بە یان هەندێک تاوان خوای پەروەردگار باسێکە لە قورئاندا بە ئەشەد العەذاب خوای پەروەردگار ئاماژەی پێ کردووە. ئیدەن تاوانەکان هەموویان هەر ناخۆشن بەڵام ناخۆش و ناخۆشتر هەیە خوای گەورە من و جەنابیشتان بپارێزێ یا رب العالمین. پرسیاری سێمی و برا بەڕێزە قورئان خوێندن
کاتێککە لی تێناگات ئایا بە ختمە حسێبە طبعاً کاک ئەحمەد گیان ئەگەر ئەو کەسانی کە قورئانە خوێنن بڕیار بێت لی تێ بگەن ئەمجا خوا بە ختمە بۆیان حسێب بکە لە 190 زیاتری مسلمانان لە قورئان حاڵی نابن ئاگادار بە قورئان هەموو کەسە لێ حاڵی نابێ قورئان زبانێکی زۆر بەرزە تەنانەت لەسەر و لغەی عەرەبیشەوەیە بۆیە هیچ ئیشکالێکی تێدا نییە کاتێک کە تۆ قورئانە خوێنی لێ حاڵی نابی هەر ختمەی قورئانەکەت بۆ نووسرێ خوای پەروەردگار ختمەی قورئانت لێ وەرگرێت. پرسیاری کاک جەزاش پەیوەندی کرد باسی ئەوەی کرد کە ئایا زاوە کاتێکە ئەبێتە زاوای ماڵێک ئەم زاوایە لەگەڵ خەسوویدا ئەتوانێت تەوقە بکە یان لەگەڵ خوشکی خێزانەکەیدا ئەتوانێت تەوقە بکە یان ناتوانێت بیکە. طبعاً خەسووی وەکو دایکی وایە خەسووی لە شەرعدا وەکو دایکی وایە ڕێک ینی ئەگەر لە کچەکەشی جابێتەوە دایکی بۆی حرامە بۆیە دروستە تەوقەشی لەگەڵا بکە لەگەڵ خەسووی وەکو دایکی وایە بەڵام لەگەڵ خوشکی خێزانەکەیدا حرام ئاگدار بن برایانی بەڕێزم لەگەڵ خوشکی خێزانەکانتاندا تەوقەکردن حرامە وریابن خوشکانی بەڕێز ئاگدار بن تەوقەکردن لەگەڵ برای مێردەکەنتانە حرامە گوناهە تاوانە ئینسان ئەنجامی بدا فەرمودەی پێغەمبەری خوای لەسەرە صلی الله عليه وسلم کە هەڕەشەی لێ کردووە. دایکی ئەحمەد دوو پرسیاری بۆ پرسیاری یەکەمی ئاڵتوونی هەیە نزیکەی 40 مسقال ئاڵتوون ئایا زەکاتی هەیە لە بەرنامەکانی ڕابردوودا باسمان کرد کە هەر ئاڵتوونێک لەسەر و 20 مسقالەوە بێت بەشێک لە زانایان ئەفەرمونون ئەگەر ئەم ئاڵتوونە ئەوە ئەگەر بۆ کڕین و فرۆشتنی بێت لەسەر و 20 مسقالەوە کڕین و فرۆشتنی پێوە بکە ئەوە هیچ گومانێکی تێدا نیە زەکاتی تێدایە بەڵام خلافەکەت لەوەدایە ئەگەر ئاڵتوونێک لەسەر و 20 مسقالەوە بێ و ئافرەت بۆ خۆی بەکاری بێنێت ئایا ئەم ئاڵتوونێک کە ئافرەت بەکاری ئێنێ لەسەر و 20 مسقالەوە زەکاتی تێدایە یاننا بەشێک لە زانایان ئەفەرموون زەکاتی تێدانی ئەگەر یەکێک زەکات نەدا گوناهبار نابێت بەشێکی زۆری تری لە زانایان ئەفەرموون مادام لە 20 مسقال زیاترە زەکاتی تایە بە تایبەتی کاتێک کە ڕێژەکەی زۆر بێ آخر خوشکی وایە 100 مسقالەیەڵێ بۆ خۆم بەکارێنم ئەمە زۆرە لە عورفی یان 200 مسقالەیەڵێ بۆ خۆم بەکارێنم من لە عورفا زۆرە یعنی لە عورفا بەکار نایە بە ئاسانی ئەم ڕێژە زۆرە بۆیە بەڕاستی ئینسان خوشکانی بەڕێزم کە ئەم پرسیارەی ئەم بابەتە زیاتر پەیوەندی بە ئێوە هەیە ئەگەر لە 20 مسقال زیاترت هەیە بۆ خۆت بەکاری ئێنی یان بەکاری نایەنی بەڕاستی وەکو ئیحتیاتێک زەکاتەکەی بێ باشترە بە تایبەتی لە کاتێکدا کە ئەمڕۆ خەڵکی ژیان و گوزەرانی زۆر خراپە ئیحتیاتەن زەکات بێ با واجبیش نەبێ لەسەرت هەر باشە زەکاتەکەی بدەیت. پرسیاری دووەمی و خوشکە ئازیزەمان 80 گەڵای هەیە پارێش زەکاتی نەداوە تەمان خوشکە بەڕێزەکەم پارێ زەکات لەسەر بووە ئاگادار بە یعنی کە نەتزانیوە زەکاتت نەداوە ئینشاڵڵا گوناهبار نەبوو بەس خۆ ئێستا ئەزانیت کە پار گوناهت کردووە پار تاوانت کردووە ئەبێ زەکاتی بدەیت چونکە ئەو کەسانی زەکات نادەن هەڕەشەی زۆر گەوریان لەسەرە چێنە جەنابەت کە زەکاتت نەداوە بە نەزانین بووە بەوە نەبووە بزانی و زەکاتت نەدابێ بەڵام بەڕاستی زەکاتەکەی بدە کە 80 گەڵا 2 گەڵای زەکاتە هەر لە 40 گەڵایەکی زەکاتە خوشکە بەڕێزەکەم بەڕاستی بۆ قیامەتی خۆت بۆ دینداری خواناسی خۆت بتوانی زەکاتەکەی پاریش بدەی مادام ئێستا ئەزانی نەداوە و بیرت کەوتۆتەوە و ئەشتوانی بیدەی ئەوە بەڕاستی بدەی زۆر ئیشێکی باشەکەی خوشکە گەورەکەم. خوشکە سەعدیە دوو پرسیاری هەبوو پرسیاری یەکەم لەگەڵ مێردەکە ئیشی زەرعاتەکەن لە دەشت بەوەی نەبوونیەوە بەهۆی قەرزاری و ئیشی زەرعاتەکەن براکەی بە خوشکەکەی ئەڵێ نابێ بچی ئیش لەگەڵیا بکەی مەچۆ دەرەوە لەگەڵا ئایا ئەگەر بە قسەی براکەی نەکا گوناهبارە بێ وەڵا خوشکە بەڕێزەکەم تۆ لە شتێکدا کە پێچەوانەی قسەی مێردەکەت بوو لەگەڵ پێچەوانەی قسەی براکەتە و حەقیش بە مێردەکەت بوو لە ڕووی شەرعیەوە شەرعە نەبێ بە قسەی مێردەکەت بکەیت تۆ شوت کردووەتە ئەو پیاوە
ئەو پیاوە لە کوێژیا بێ لەگەڵیا بژیت ئەو پیاوە مادام فەرمانت پێ ناکە بە خراپە بۆ ئیش و کار تۆش هاوکاری بە ئیشێکی زۆر باشەکەی دەستخۆشیت لێ یەکەم بەڵام بەڕاستی بە قسەی براکەت مەکە ئەو قڕمساقە بە تەلاقدان تەداوریا بە ئاگدار بە و ئەو پیاوەش بەڕاستی ئەو برایی تۆ ئەگەر خێر و قازانجی دنیا و قیامەتی تۆی بوێ ئەبێ بڵێک لەگەڵ مێردەکەتا بە با مێردەکەت دێت ڕازی بێ مێردەکەت چی پێ باشە تۆش ئەوە بکە بەمەرجێک نەک نەخۆشیێک لە مەسن لەواچێ خەڵکێک براکەی تداخلی ژیانی بکە بۆی ئەوەی ئافرەتەکە نەخۆشە بۆی شتێکی بەسەرانەیە مەسەلەن بەڵام لەو کاتەشدا نابێ ئەم برایە کارێک بکە کە ئەم ژن و مێردە بکاتە دوژمنی یەک ئافرەتەکە بێتەوە بۆ شار مێردەکەش بڵێ من نایەمەوە دوای کێشەکە دروست بێ و تەلاق بکەوێتە بینیانەوە بۆیە جەنابەت بە قسەی مێردەکەت بکە شەرعەن بە قسەی مێردکردن مادام ئێستا لای برا نەماوی لای باوکت نەماوی ئەبێسە بە قسەی مێردەکەت بکەی خوشکە بە ڕێزەکەم ژیان لە خۆت مەفەوتێنە بەیانی ئەو برایەت کە ئەوێت کارێک بە تۆ بکە کە ناشەرعیە ئەویش نەژیانە لەگەڵ براکەتە و مادام لە دەست تۆ پێکەواژین بەخوا بەیانی بە تەلاقدانە بدا دێتەوە بەلای براژن و جا قوڕ بەسەر ژیان لەگەڵ براژن تا بۆیە بە قسەی نەکەی خوشکە بە ڕێزەکەم با ژیان لە خۆتان تێک نەچێت مادام بە قسە نەکردنەکەی هیچ شتێک یانی ئەوە نییە قازانجێکی خۆتی دیابێت مەسەلەن نەخۆش بێ بەوەی نەخۆشیەکەەوە بڵێت وەرەوە لە شارا بژی پرسیاری دووەمەوە خوشکە بە ڕێزە داڵغە ڕۆشتن لە نوێژە ئایا گوناهە طبعاً لە نوێژە داڵغا هەرە ڕوات لە نوێژە داڵغا ڕوا بەڵام ئینسان هەوڵدا داڵغی بۆ لای شتی باش بڕە داڵغی بۆ لای شتی باش چاک بڕە بیر لە ئاەتەکان بکاتەوە بیر لە دەسەڵاتی خوا بکاتەوە بیر لە باشت و دۆزەخ و قەبر و قیامەت بکاتەوە نا داڵغا هەرە ڕوات بەڵام ئینسان وڵا داڵغی بۆ لای شتی باش بڕە بە پێی پێویست هەوڵدە داڵغت بۆ لای شتی خراپ نەڕوا داڵغت لای نوێژەکە بێ لای ئەوە بێ کە تۆ لە حوزوری خوای پەروەردگارە ئەگەر هەر ڕۆژتیشی ئینشاءڵڵا گوناهبار نابی چار نییە بەس هەر ئەگەر داڵغە هەر ئەڕوا با بۆ لای شتی باش بڕوا باشترە بۆ لای قەبر و قیامەت کاک سیروان پرسیاری ئەوەی کرد ئایا لە حەدیثە هاتووە کە بەهۆی پشیلەیەکەوە کەسێک بێت دۆزەخ بەڵێ حەدیثی صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا باسی بنی ئیسرائیل ئەکات ئەفەرمێ دەخەلەت ئیمرەئەة النار هڕة ئافرەتێک خوای پەروەردگار ئەی خاتە ئاگری دۆزەخەوە بەهۆی پشیلەیەکەوە حەبەسەتها چونکە ئەم پشیلەیە سجن کرد نەیهێڵا نان و ئاو بخوا هەتا مرد ئەم پشیلەیە سجن کرد و نەیهێڵایش بخوا ئەوە لە بەنی ئیسرائیل خوای تەعالی ئافرەتێکی خستە دۆزەخەوە لەسەر ئەوەی کە مافی ئاژەڵی پێشێل نەکردەوە ئەی باشە ئەمڕۆ لە ماڵەکانماندا ماڵێک هەیە ماڵگەلێک زۆر مێرولەی هەیە مثل حەشەراتی هەیە طبعاً بەڕێزان ئەو ئاژەڵانەی کە زەرر و زیانیان هەیە کوشتنیان جائیزە جا ئەگەر سەگ بن و لە ڕووی جەنابتان ئەگەر پشیلە بن ئەگەر هەرچیەک بن مارە و پشکە ئەمانە کە زیانیان هەیە شەرعەن دروستە بیان کوژی بەڵام من دیشتی زیانێکی نییە بەو شێوازە مثلا مێرولێ لە هەندێ ماڵات طبعاً مێرولە بەڕێزان وەکو تاقی کراوەتەوە یعنی ئینسان با ڕێگەی دەرکردنیان بەکاربێنێ ئەو ئاەتێک کە خوای تەعالی باسی مێرولاکە یا ئەیەتوها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان ئەمە وەکو زانایان بە تایبەتی لە کتێبی حیات حیوانات کوبڕایە بە درێژی باسێکە تاقی کراوە تۆ ئاەتە خوێندراوە بەسەر شارە مێرولای مێرولەکان ئەویان چۆڵ کردووە من خۆم تاقیم کردووەتەوە بە عەمەلی ئەوم بینیوە کە مێرولەکان ئەویان چۆڵ کردو ئەگەر نا مەسەلەن هەندێکەڵەن بۆ نمونە خەیار مێرولە ڕقی زۆر لە خەیارە لە بەردەم لە ناو شارەکە داینێ ئیتر ئەڕۆن ئەگەر بەمەش نەڕۆشت شتێک کە بۆنی دێت نەوتە هەرچیەکە بیکە بە دەوری شارەکەیانە مێرولە ئومەتێکن وەکو ئێمە بانەیان کوژین سووتاندنیان جائیز نیە ئاگادار بن سووتاندنی مێرولە ئەو شتانە بە سووتاندن لە ناویان بەری حرامە گوناهبارە بی خەڵکێکە ڕوا مەسەلەن لەبان شارە مێرولەکە ئاگرێکە کاتەوە والله ئەوە گوناهە تاوانە بەڕێزان یان تێزا بکا بە شارە مێرولەکەی والله ئەوە زوڵمە گوناهە بەڕێزان ڕێگاکانی تر بگرە بەرکاکە یعنی تۆ کۆمەڵی ڕێگای ترەیە بۆ لابردن و دەرکردنیان بۆ یەکسەر ئەیان سووتێنی ئەمە گوناهە تەنانەت ئەو ئامێرانی کە لە ماڵەوە دایانێن برایان و خوشکانی بەڕێز و زۆر وریابن ئامێرێک دانن بەکارە با ئیشەکە ئەو مەسەلەن مێرولەیە مێشولەیە هەرچی شتێکە گڵۆپە کوژێننەوە ئیدی دێ بەلای ئەو ڕووناکیش هیتەرێکە هەرکە پێوەیان چز ئەی سووتێنێ ڕێگای کوژێ حرام قوربەسەرە کە نزیکێکەوێتەوە ڕێگای سووتێنێ
ئەمە جائیز نییە برایان و خوشکان، ئەم بەکارمێنن لە ماڵەکانە. کاکە سووتاندنی گیانەوەر ئیشی ئینسان نییە. خوای پەروەردگار خاوەنی ئاگرە، بەس خوا ئەزانێ، بەس خوای پەروەردگار دەتوانێت بە ئاگر سزای دروستکراوەکانی خۆی بدا. کەسی تر بۆی نییە بە ئاگر سزای دروستکراوەکانی خوای پەروەردگار بدا. بۆیە زۆر وریابن، بەڵام بەو شێوازە لە خۆتانی دوورخەنەوە ئینشاء الله تعالى. یان هەر شتێکی ترکە بە دوایە بگەڕێن، دڵنیام خەڵکی تر تەجروبەی تری هەیە. کاروان لە هەولێرەوە پرسیارەکەیەوە بوو کە لە مانگی نوێ سیارەکەی فرۆشتۆ ێستا پارەکەی ماوە، پارەکەی لە بەردەستدایە، ئایا زەکات دەدا؟ نا، تا مانگینەوە ئەگەر پارەکە کە پێم وایە دەفتەرێک بوو باس کرد، ئەگەر پارەکە لە 5 ملیۆن و بەسەرەوە بوو لە مانگینەوە سیارەکەت فرۆشتووە، تا مانگی نۆی ئەم ساڵ کە دێتەوە ئەم پارەیە بە پارەی مابوو لە ماڵ و نەدابوو بە سیارەیەکی تر بۆ ژێرخۆت، نەدابوو مەسەرەن بە خانوو، ئەوە شەرعەن زەکاتی تێدایە. ئەو پارە لە ماڵەوە لە مانگی نوێ توانێت زەکاتی بدەیت. ئێستا واجب و زەکات نەبووە، یعنی هێشتا ساڵێکی بەسەر تێ نەپەڕێ واجب نییە لەسەر زەکاتی بدەیت، بەڵام خۆت ئەیدەی ئەو ئیشێکی باشەکەی چ خراپ نییە ئینشاء الله تعالى. دایکی لیا بە کورتی فەرمووی مامۆستا باسێکی ئەو کەسانە بکە کە قسەیان ڕەقە. تەبەن بەڕێزان ئەو کەسانەی کە قسەیان ڕەقە دوو جۆرن. جۆرێکیان هەیە قسەی حەقەکەن، یعنی قسەی حەقیش عادەتەن ڕق و ناخۆشە. مەسەلەن ئافرەتێکە لە چک ناکە پێڵن لە چک بکە، ئەمە لەواچێ بەلایەوە ڕق بێ. ئەو شتانێک کە لە حەقدان ئینسان بە شێوازێکی نەرمیش بێڵە خەڵک بەڕق لی تێ بگە، ئەوە بابەتێک نییە گوناحبار بێ لەسەری. لەگەڵ ئەوەشدا داوەکردن و بانگەوازکردن ئەبێ بە شێوازێکی نەرمونیانی بێت، بۆ ئینسانە ئەوەی تر ڕقی لە خوا و لە پێغەمبەر و لە قورئان نەبێ. بەڵام بەڕاستی کۆمەڵە خەڵکانێک ئەم خوشکە لەواچێم خوشکە بەڕێزەوە چەندین کەسی تر مبتەلایەوە بن. خەڵکێکەیە زۆر قسە ڕقە، یعنی ناوێری قسەیەکی پێ بکە، قسەیەکی ڕقت بەرامبەرەکە چۆنەڵێ ئاوی جەرگتەدا، ئەو گوناحە. إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. خوای تعالی سزای ئەو کەسانادا کە لە دنیادا سزای خەڵکیەدەن بە قسە. کاکە و زبانە پارچە گۆشتێکە، بەڵام چەند وڵاتی وێران کردووە. بۆیە بەڕاستی گوناحە ئینسان زبانی ڕق بێ لەگەڵ خەڵکدا، بە شێوازێک قسە بکە کە دڵی بەرامبەرەکەی بشکێنێ، بەرامبەرەکەی ناڕەحەت کە لە کاتێکدا کە بە شێوازێکی تر بتوانێ ئەم قسە دەرببڕێ. بەڵام مەرج نییە هەموو کاتێک قسەی ڕق خراپێت، چونکە هەندێ جار هەندێ مەجلیس و شوێن قسەی ڕقی پێویستە بەڕاستی. بەڵام بەڕاستی لە شتی ئاساییدا ئەبێ ئینسان وریا بێت، قسەی ڕق نەبێت، چونکە ئەو کەسانی قسەیان ڕق کەمترین خەڵک لەگەڵیان نەماوە، کەمترین ڕەفیقیان هەیە، کەمترین دۆستیان هەیە، کەمترین خەڵک خۆشیێ بێن. بۆ ئینسان تا بۆ یەکرێ قسەی ڕق نەبێ. خوای تعالی فەرمانی بە پێغەمبەرەکەی خوا کردووە کە قسەی نەرم بێ، وەگەر قسەی نەرم نەبووە کەس لەگەڵیان نەعەژێ. ئازیزان و خۆشەویستان، کاک بێستون خێزانی 3 ڕۆژ بە ڕۆژوو نەبووە بەهۆی نەخۆشی گورچیلەوە، بە ڕۆژوو نەبووە. برا بەڕێزەکەم خوای تعالی شیفای خێزانت با یا رب العالمین. ئەگەر ئەم نەخۆشی گورچیلە هەر لەگەڵ خێزان تا بواتە ڕۆژوگردن هەر زەرەری بوو بۆ خێزانت، ئەو نەخۆشیەکی درێژخایەنە و نابێ بە ڕۆژوو بێت، چونکە نەخۆشی گورچیلە پێویستی بە ئاوە. بەڵام ئەگەر توانی بە ڕۆژوو بێ، بە تایبەتی لە ڕۆژگارە کورتەکانە لە کاتێکدا کە سەرمایە، یعنی ئینسان زۆر تینووی نابێ لەو کاتەیە بیگرێتەوە ئیشێکی باشەکە، واتە گرنەوەکەی لەسەر ئەگەر توانی بە فیدیە لە کۆڵی نابێتەوە ئاگدار بن، یعنی تەنها فیدیە بدا و لە کۆڵی بێتەوە، لە کۆڵی نابێتەوە، ئەبێ بیگرێتەوە ئینشاء الله تعالی. کاک عەلی دوو پرسیاری بوو لە کۆتا پەیوەندی بوو، لە سجنا بووە، کە لە سجنا بووە وعدی دا و نەزری کردو تێتی ئەگەر بێمە دەرەوە خوای تعالی ئازادم کە و بێمە دەرەوە هەموو دوو شەمان و 5 شەمانێک بە ڕۆژۆ بم. بەڵام ئێستا قورسە لەسرم. تەوان بەڕێزان نەزر زۆر خراپە، ئامان نەزر مەکەن، یعنی بۆ نەزرەکەن، یعنی ئینسان بڵێ ئەوەم بۆ ببێ ئەو شتە ئاکەم، کاکە نەزر باش نییە لە ئیسلامدا. ئەم برا بەڕێزەکە ئێستا نەزرەکەی کردووە و پێی ناچێتە سار، ناتوانێ ئەم نەزرە جێبەجێ بکە کە شەرعەنە بێت جێبەجێ بکە طبعاً، بەڵام کە ناتوانێت تااقەتی نێ بالفعل لەواچە ئیش و کاری هەبێ، ئەو بە فیدیەکەی بات، فیدیەی نەزرەکەی بات کە
كفارەتی سوێندێکەکەی إن شاء الله فیدیەکەی بداویتر دوای ئەوە لەسەری نامێنی إن شاء الله تعالى مادام بۆی ناکرێ. پرسیاری دومی لە سوژدەیە دوعا دروستە بەڵێ بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئینسان کە لە سوژدا بێ نزیکترین کاتێتی لە خوای تەعالاوە با زۆرترین دوعا بکات بەڵێ باشترین کات بۆ دوعا باشترین جێگە بۆ دوعا کاتێکە کە ئینسان سوژدە بۆ خوای پەروەردگارە بات جەلە جەلالوه. بۆیە بەڕاستی ئیشێکی باشەکەی لەو کاتێ لە کاتی سوژدەیە دوعا بکەن نزا بکەن بپارڕێنەوە بۆ خۆتان بۆ دەوروبەرتان. سەحابەی وا بۆ فەرموویەتی لە سوژدەدا ناوی 7 سەحابەم بردووە بۆ دوعا. بەرنامەکەمان هاتە کۆتایی لە خوای پەروەردگارە پاڕێنەوە یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بۆ خاتری ئەسما و صفاتی خۆ لە گوناهەکان من خۆش بی لە گوناهی دایک و باوک من خۆش بی یا ڕەبی خوایە ئەو برا بەڕێزانە ئەو خوشکە ئازیزانەی کە دانیشتون بە دیار بەرنامەکەمانەوە لە هەر وڵاتێکدان لە کوردستانن لە دەرەوەی کوردستانن لە هەر کون و قوشبنێکی ئەم جیهانن خوایە ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەسەرکەی یا ڕەبی خوایە کێشەکانیان بۆ چارەسەرکەی یا ڕەبی خوایە قەرزەکانیان بۆ ئاداکەی یا ڕەبی خوایە نەخۆشن شیفایان بی نەخۆشیان هەیە شیفایان بی سجنیان هەیە خوای تەعالا بەندیەکانیان بۆ ئازادکە یا ڕەب العالەمین کەسێکیان لێیان دوورە پیان شادکەیتەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە و برا بەڕێزانە و خوشکە ئازیزانی کە پرۆسەی هەڵسەرگیریان نەکردووە خوایە کاریان بۆ ئاسانکەی ئەو بەڕێزانەی پرۆسەی هەڵسەرگیریان کردووە منداڵت پێ نەبەخشون یا ڕەبی خوایە منداڵیان پێ بەخشە یا ڕەبی خوایە منداڵی هەموو لایەکمان ساڵحکە خوایە لەسەر دینداری بمان ژێنە بە دینداری و بمان مرێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کەسێ دانیشێ بە دیار ئەم بەرنامەمانەوە گوێی لە ئاەتەکانی تۆ بێ گوێی لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بێ یا ڕەبی خوای تەعالا هەرچی لە دڵی ئاەتی هەر داوایەکی حەز لێیە یا ڕەب العالەمین بۆی جێبەجێ بکە و دوعاکەی قبول بکە یا ئەکرەم الئەکرەمین. تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.